بەڵام ئەمەوێ زیاتر باسییان بابەتە بکەم دەربارەی کاریگەری قەیرانی کارەبا لەسەر بەرهەمی پۆڵای ئێران بۆ مەبەستەش دکتۆر هۆشیار فەقیهی ئەمینداری پێشووی ژووری بازرگانی پیشەسازی ئێران لە تارانەوە بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵمانە. دکتۆر زۆر بەخێر هاتن. بڕانی کارەبا چەند لەسەر پیشەسازی ئێران کاریگەری هەبوو بە تایبەتی لەسەر پیشەسازی پۆڵە؟ ئەرزی سڵام و ئەدەبمەیە لە خەمەتێ بە کل بینەرانە عەزیزتانە. من هەمە خزمەتانە ئەمریکتان بێت ئینشاءڵڵا بتانم جواب بوومە. دکتۆر ئەرزم کردن پرسیارەکەمەوەیە کە بەرهەمهێن ینی قەیرانی کارەبا کێشەی کارەبا لە ئێران چەند کاریگەری لەسەر پیشەسازی و لەسەر سەنعەتی ئێران دروست کردووە؟ حدودەن ئێمە شتێک حدود 35% لە ئەفرادێکی شاغڵن اشتغال مفیدیان لە ئێرانە هەیە هەن لە بەخشی سەنعەتە. بەحس لەواقع اختلافات و مشکلاتێکی لە کارەبا لە ئێرانە بە وجوداتکە یەکێک لە مشکلاتە ئەساسی بۆ بەخشێت لەواقع نیروی کارمان بە وجود هاوردە بە دەلیلەوەی کە لەواقع فرێک لە کارخانەگەل بە دەلیلێ کوچک مەقیاس بوونیان و بوچکبوونیان متاسفانە ناتانن ئەدامەی کار بن بە قەتیگەل بەرخۆ و ئەدامە بن و دەرنەتیجە فرێک لە نیروگەل خۆیان تعدیلەکەن و دوچار مشکڵەوە. ئێمە مەواردێکی لەواقع لە بەخشی سەنعەت لە ئێرانە بۆ بەحسی بەرخەز قەبلەنیش لە قانون کەسب و کارە پێ ئیشارە کریاگە و مادەی 25 قانون تۆسعەی کەسب و کاری کشور ئیشارەی هەست بەوە کێ وەختێکانیش کەمبوودە بەرخەز لە ئاخرین مەرحەلە بە بەخشە سەنایە لەواقع تەخسیس بێ بێ بەرقیوەلکە متاسفانە بە خاتر فشارێ بەخشی سیاسی بە بەخشی اقتصادی کشور متاسفانە قانونە بە ئیجرا دەرناتکەوە بیشترین فشارگەر خەریکە لە بەخشی سەنعەت هاتێت بۆ قەتیە کارەبا و ئەمە خۆیەتانێت هەم تاسیرگوزار لە GDP کشوەرا بێت و بەخشە عومدەیەک لە سەنایە ئێمەش دوچارە مشکڵاتی بکات. باشە دکتۆر فەقیهی پیشەسازیەکان چۆن ئەتوانن لە بارودۆخی هاوشێوەیە ئەم قەیرانە بەڕێوەبردننی بۆ بکەن مدیریەتی بکەن؟ ئێوە وتان لە یاسایە لە کاتی کورتهێنانی کارەبا پیشەسازیەکان لە پێشن، بەڵام ببینین کە کارەبایان نییە ئێستا خۆیان پیشەسازیەکان چیان لە دەست دەتوانن چی بکەن؟ ئەگە گەرەکمان بێ بە سورەتێ ئوسوڵی و جامع نسبەت بە مەسەلە حل مەسەلەکە بکەین. واقعیەتە وەسەکێ بەخشی اقتصادی و بەخشی تۆلید لە ئێرانە نیازمەندە ئیسلاحاتە ئەساسیە. لە دەرەجێ ئەوەڵات ئێمەیشێت بەخشی سەنعەتێکمان بێت کە کامڵەن بەخشی خوسوسی بە وابەستە بە بەخشی دەوڵەت نەبێت. هەروواکێ ئێوازانن ئێمە بعد از انقلاب لەواقع سیاسەتگەل چوو بە سەمتە دەوڵەتی بوونە و لە قانون مادە ئەسڵی 44 قانون ئەساسیە بەرقەرار بەرەوە بوو کە بەخشە خصوصی جایگوزینە بەخشە دەوڵەتی بێ کە متاسفانە میشە بازم بە خاسی ئیجرانەوە بە بەخشێک تر تقریبا نزیک بە دەوڵەت تحت عنوانە خصوصیەتیگەل بوو وجود هاتن کە باز هەم ڕێحەل بە چارەساز بوو بەخشی ڕقابەتی و خصوصیە دەوڵەت خصوصی بەخشێ سەنعەت نەبوو و ئەمە یەکی لە ئەساسی تەرین مشکڵاتێکە کە لە بەخشە سەنعەتە چ لە تۆلیدە کارەبا چ لە تۆلیدە ماشینە چ لە تۆلیدە پۆڵات و چ لە تۆلیدە هەر نۆ لەواقع کالایکاکێ و بێن لە نەزەریا بگرن یەکی لە مشکڵاتە ئەساسیمانەوەیە کە بەخشە خصوصی واقعی پێشڕۆ نییە و فەزا بۆ لەواقع تۆسع بە بەخشە خصوصی نەدراوە و لازم هەست کە یەک ئیسلاحاتە ئەساسی لەم بەخشە ئەنجام گیرگێت هەروواکێ لە بەخشە سیاسیە ئێرانە هەمیشە مردم پێشن و لە تواوەتی مەقاتە مردم لەواقع هاوڕاییەکەن لە تەکە بەخشی سیاسیە لە بەخش اقتصادی چایشێت دەوڵەت و حاکمیەت خۆی مسەلەت کات و ئیجازە بات کە لەواقع بەخش خصوصی ئەنجامدام کاوە خۆیان بووە بەرەوە. ئەم یەکی لە مشکڵاتە ئەساسی کێشە حتمما ئیسلاحاتی سوورەت بگیگەیەکی بە سوورەت ڕیشە حەلکردگە ئەمەیە. مشکڵی دووبوومکی وجودی هەست لە بەخش سەنایە ئێمە سەنایەمان فرە کورت و بوچکن
و سەنایە لە تۆلیدی مقیاسە نیەسمان لە ئێرانە هەر لە بەخش پۆڵاکێت و فولادێک کشوەرات لە نەزەرا بگرین ئێمە 50 شرکەتی عمدەمانەست کە حدودەن هەر بین 35 تا 40 میلیۆن تۆن لە ساڵە تۆلیدیانست لە حاڵێکە فقط دانەی شرکت لە کورەی جنوبیە 40 میلیۆن تۆن لە ساڵە خەریکە تۆلید دەکات پس دەرنەتیجە قدرەتی ڕقابەت بە خاطر بوچکبوونیان نەگرێت و وەختێکانیش مشکڵێک لە کارەبا بە وجودێت ئەم مشکڵاتە سەد چەندانە بێتەوە لە نەزەرێت وەختەکان قەتیە بەرخە بێت بە دەلیلی بازم سایزە بوچیکیان ناتانن بە تاهوداتە خۆیان کە بەخشێکیشی هەتا بۆ سادراتە بگەین دەرنەچێ بازارگەریان لەدەست